من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز و ڕۆژوگرانی خۆشەویست. خۆشحاڵین لە پرۆژەیەکی تری بەخشین بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. خۆشەویستان، دیارە بەخشین بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە 8 پرۆژەی ڕاگەیاند بۆ ئەوەی خزمەتی هەژاران و نەداران و خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندامەکان بکات. ئەمڕۆ لە شاری سلێمانی 100 منداڵی بێباوک هاوکاری دەکرێت لەلایەن خێرخوازێکەوە بۆ ئەوەی بتوانین بەشێک لە مەینەت و ئازار و ناڕەحەتەکانیان کەم بکەینەوە و تۆزێک دڵیان خۆش بکەین. ئومێد دەکەین بەوەی هاوکاری و کۆمەچیەکانی ئێوە بتوانین ڕۆژە دوای ڕۆژ زیاترین هاوکاری و کۆمەچی خەڵکانی هەژار و نەدار و منداڵی بێباو بکەین. چەند ساتێک لەگەڵمانە بن. سمناڵی هاتیوم هەیە دەستان خۆش بێ خۆلێتان ڕازی بێ بۆم هاوکاریە ئێستا بە گوێری و معاشکە کەمە خۆلێتان ڕازی بێ کە هاوکاری مسلمانان و هەتیوانەکەن وڵا هاتە بڵێ زەحمەتە زۆر ئەگەر مسلمانان یارمەتیت نەکەن و دەست نەگرن زۆر زەحمەتە بە تایبەتی ئەو کەسانی کە کەس نەبێت کە مەعیشەتی ماڵیان بۆ بەرێوەڕێەوە وای گەورە سەرکەوتویان کا و بەرەکەت کردە تەمەن و ڕزقیانەوە و زیاتر هاوکاری مسلمانان و هەتیوان بکەن. مناڵی بێباوک زۆر زەحمەتە زۆر زەحمەتە بەس خاستەن بۆ دایک ناتوانێت هیچ کەسبێکە ناتوانێت بیانژێنێ زەحمەتەکەی زۆرە بۆ دایک ئەو کەسێکە یارمەتیمانە دەستیان خۆش بێ مەڵیان ئاوە بێ خۆڕست و ڕۆژوی زیاکە خوا یارمەتی بات کرێچی فەقیرم لە خانوویەکان بە 5 قادرمە چیتە خوارەوە زەحمەتە ژیان بۆ دابین ناکرێت زۆر دڵیان خۆشە بێ دڵی دایکەکە خۆشە بێ دڵی مناڵەکە خۆشە بێ شت بۆ مناڵەکە کڕی هەر زۆر خێرە بۆ ئەو کە یارمەتیەیە دەستیان خۆش بێ خوا ڕزق و ڕۆزیان زیاکە خوا یارمەتیان بە ماڵیان ئاوا بێ. بسم الله الرحمن الرحيم سرتا داوا كرم لخواي پروردگار نوێژ و ڕۆژ و طاعەت و عیبادەتی ئەم ڕێمانی ڕەمەزانیشی لە مسلمانان گیرا کردبێ و قبوڵ کردبێ. خۆشەویستان ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی دەستگای بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کە ڕامانگەیانە بوو یارمەتی و کۆمەکی دابەشەکەین بەسەر 300 منداڵی بێباوکدا ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی توانیمان 100 منداڵی بێباوک بەسەر بکەینەوە لە ڕێی خێرخوازێکەوە کە هاتوو بەدەمانەوە و یەکی بڕی 100,000 دیناری بۆ دابین کردبوون بۆیە ئێمە لێرە دوعای خێری بۆ بکەین و دەستخۆشی ئەەکەین و داواژەکەین لە خێرخوازان و لە داوڵەمەندان ئەوانەیە کە حەقی خۆیان لەسەر ئەوانەیە کە حەقی خەڵکیان لەسەرە بەم شێوەیە
چاکی هیممەت و مەردایەتی لێ هەڵبکەن و بێن بەدەممانەوە و بتوانین زیاتر و زۆرتر کە منداڵانی بێباوڵ مەسەر بکەینەوە. دووبارە دەوعای خێرمان هەیە بۆ ئەو خێرخوازە و هەموو خێرخوازەکانی دەکە ئینشاءڵڵا بتوانن دەستگیروی پرۆژەکانی ئێمە بن. سوپاس بەخوای گەورە کە تا ئێستا توانیمانە پرۆژەکانمان زۆر و باشی بەرین بەڕێوە دوعای خێریشمان لە مسلمانانەوەیەکەوە خوای گەورە تەوفیق و هیدایەتی ئێمەش با لەسەر ئەم کارە هەتاوەکو زیاتر بتوانین خزمەتگوزاری خەڵک بین ئینشاءڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. ئەگەر بێت و ئەم خێرخوازانە هاوکاری مناڵی بێباوی نەکەن بڕواکە هەمووی لەستە جادەکانەکەوێ خۆ ناشکری خوانە بێ حکومت نییە و هیچ نییە. ئیتر ئێمەش دەستخۆشی لە ئێوە ئەەکەین و زۆر مەمنونین لە خوای گەورە پاداشتان بداتەوە خوای گەورە چاکتان بۆ بکا و مادەمی وا ئەوڕ لەم مناڵەتیوانە ئادانەوە خوای گەورە ئاورتان لێ بداتەوە و چۆن حتا سەرس خاندڵی ئەشکێ و هەست بە ناخۆشی ئەکا و مناڵێکی ئەبینێ پاسکلی پێبێ یان جلێکی جوان لە بەرە بێت تەبعاً ئەویش بەزەی بەخۆیان دێتەوە. ئیتر دڵی بەخۆی ئەسووتێ ئیتر هەتا بڵی گریانمان دێ و هیچ توانایەکمانی و هیچ چارێکمانی هیچیان بۆ بکەین. دەستان خۆش بێ و خوای گەورە بێنێتە ڕێتان و خوای گەورە چاکتان بۆ بکا و ئیتر ئێمە مەمنونی خوای گەورەین. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر مەمنون زۆر مناڵتان ساڵەکە خوا بێم زەڕەتێکە زۆر مەمنونتانم دەستخۆشی کەناڵەکەتانەکەم کە پارەی پێ نەبێتە دەستەکە دەگریانیان تووڕە ئەبێت ئەگریا نارە وەڵڵا ئیتر داوای شتەکەیت دوای بەزەی پیادی هەرڵا داوای هەموو شتێکەکە بەخوا مناڵ هەرڵا زۆر بەدەم ئاسانە مناڵی بێ باوک ئیتر خوا ڕزقی حەڵاڵیان بدا زۆر مەمنونانم زۆر. ئەمڕۆژ بەخشین لە شاری سلێمانی توانی یەکێک لە پرۆژەکانی جێبەجێ بکات بە هاوکاری و کۆمەچی خێرخوازان کاتێک ئەوەی ئازیز و خۆشەویست ئەبەخشن ناڵی بێباوک و هەژار و نەدارەکان دڵخۆشەکەن و سفریان ڕازاوە ئەبێت. ئەمڕۆ 100 منداڵی بێباوک لە شاری سلێمانی ناومێدی و ناخۆشەکانی ژیانیان تۆزێکەم بووە لە ڕێگەی خێرخوازێکی بەڕێزەوە توانی 100 منداڵی بێباوکی بێنازی چاوگەش بۆ هەر یەکەیان بڕی 100,000 دینار ببەخشێت بۆ ئەوەی بێبەش نەبێت لە خۆشەکانی جەژن. سوپاس بۆ ئەو خێرخوازە و خی پەروەردگار لێ قبول کات و سوپاس بۆ تەواوی خێرخوازان کە بەردەوامن لە هاوکاری و کۆمەچەکانیان بۆ دەستگای بەخشین. دەستگای بەخشینیش هەر ڕۆژە لە شارێک و شارۆچکەیەک دڵی سەداها خەڵکی هەژار و نەدار و منداڵی بێباوک خۆش دەکات. دڵنیا بن تا ئێوە بەخشن ناڵێکی بێباوک خاوەن پێداویستی تایبەتێک نەخۆشێک هەژارێک دڵخۆشەکەن بە تایبەت لەم مانگەدا کە پڕێتی لە خێر و بەرەکەت و هاوکاری و کۆمەچەکانتان ئەبێتە مای دڵخۆشکردنی هەژاران و نەداران و پاداشەکەشی ئێزیاد زۆرە. بۆی پێتان ئەڵێن دەستان خۆش بێ و بەردەوام بن بۆ ئەوەی ئێمەش بتوانین زۆرترین هەژار و نەدار دڵخۆش بکەین تا پرۆژەیەکتر و تا بەردەمێکتر بینە میوانی ماڵەکانتان بەخوای گەورەتان ئەسپێرین تاعەت و ڕۆژوتان قبول. السلام علیکم ورحمة الله وبركاته.